برنامج المسيح حقيقي هيك اشياء طبعا هنا لقي حل المشكله خصوصيه كيف حل المشكله اما زور كليسه مع مساعده اول يرجع هذه جيري وخاون دقتي كتابتي استعانه يعني شكلها مبدئيا هاي وعملت شيء هايبراكتيفة دوس على شيء على التلفزيون أو على شيء كلام يعني كلام نكست يوم يجي على ما هو باش أمره لەلایەن بەڕێز دکتۆر ماجد ئەسعاد محەممەد هەستاوە بە ئامادەکردنی سیمینارێک بۆ سەر جەم باخچەکانی مناڵان لە پارێزگای سلێمانی واتە هەر 12 پەروەردەکە هەر باخچەیەک و دوو مامۆستا زەحمەتیان کێشاوە هاتوون بۆ ئێرە بابەتەکان لەسەر دروستی دەرونی مناڵ و لەگەڵ گرنگ و ئەهمیەتی یاری لە باخچەی مناڵانە زۆر بەداخەوە پرۆگرامانی کە ئێستا پرۆگرامنوی هاتوێتە بەردەستمان بەڕاستی ڕۆڵی یاری لە باخچەکانە نەهێشتووە بۆیە ئێمە بە گرنگمانزانی و بە پێویستمانزانی ئەم بابەتە پێشکەش کرێت چکە مامۆستاکان بتوانین لە باخچەکانە ئەو ڕۆڵە گرنگە بنەوە بە مناڵ خۆتان نزانین لە باخچە فێربوون لە باخچە مناڵ ئامادەکردن ئەم ئامادەکردنە تەنها ئەتوانین لە ڕێگای یاریکردنەوە ئێمە ئەم ئامادەکاریە بکەین بۆ ئەوەی کاریگەری یاری لە باخچەکانە پێشکەش بکرێ و چۆن تعاملی مامۆستا لەگەڵ مناڵانە ئەمەش گرنگی و ئەهمیەتی خۆی هەیە بۆی بتوانین چۆن مامۆستا بتوانن هەڵسوکەوت لەگەڵ مناڵەکانەکەن مناڵەکان تاکێکی تەندروست ئامادە بکرێت تاکێک بێ کە لەسەر پێی خۆیان ڕاوەسن تاکێک بێ لەگەڵ ڕاستیەکانە بڕۆن لە کاتی هەموو شتە ڕاستەکانە بەڵێ بێت و لە هەموو شتە نادروست و ناڕاستەکانە بتوانن نەخێر بڵێن واتە دروستبوونی کەسایەتێکی ئەوتۆ کە مناڵەکان بتوانن لەسەر پێی خۆیان بۆستن دیارە لە وها مناسبێکە کە سیمینارێک بە دوو بابەتی جیاواز بۆ مامۆستایانی باخچەی ساوایان ئامادەکراوە لە بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی ئەمەجێی دڵخۆشیە بەڕاستی چکە ئێمە زۆرێک لەو مامۆستانی کە بۆ نمونە ئێستاکە لە بواری باخچەی ساوایانن و بەهۆی یەکەمین شت بۆی بە پرۆسێکی کامڵە تێپەڕ نەبوون ئەمە پێویستە و لە هەمان کاتی شایەکێکی تر لەو گرفتانەی کە زۆر هەیە لە ناو باخچەکانە ئەوەیە کە مامۆستایان لەبەرەوەی کەوا گۆڕانکاریەکی زۆر سریع هەیە لە ژیانی ڕۆژانەی ئینسانەکانە پێویستەکە بەردەوام دەمەزەتکردن پێویستەکە بەردەوام زانیاریان پێ بدرێ و پێویستەکە بەردەوام ئەبدەیتی ئەو معلوماتانە بکرێتەوە کە لایەن هەیە و دیارە لەم بابەتەشە کە ئێمە ئەوەی کە باسمان کردو کە باسی ئەەکەین دوو بابەتی سەرەکی یەکێکیان لەوانە ئەوەی دروستی دەرونی چۆن بەرپا بێ لە باخچەی ساوانە و بابەتی دووەمیشان ئەوەیە کەوا بە تایبەتی چۆن بتوانێت یاری بەکار بهێنرێت لە پەروەردەکردنێکی تەندروستی نەوەکانمان یا مناڵەکانمان لە باخچەی ساوایانە دیارە ئەمە بەڕاستی ئیکتیفای ذاتی مامۆساکان ناکە و پێویستەکە هەوڵی زیاتر هەبێ و پێویستەکە کە بوارێکی زیاتر بڕەخسێنێت تاوکو بتوانرێت مامۆساکانی باخچەی ساوایان بنیاتنانێکی کامڵانیان هەبێ لە بەرەوەی کەوا یەکەم ستافن یا یەکەم کەسن کە لە دامەزراوەی یا مامەڵە لەگەڵ مناڵانەکەن لەگەڵ دایکەکانە لە برەوە پێویستەکە زۆر گرنگیان پێ بدرێ و ئەم کەوڵەی بەڕێوەبەرایەتی باخچەکان لە پەروەردەی سلێمانیە بەڕاستی جێی دڵخۆشیە و جێی دەستخۆشیشە کە هەساوم لەم کارێ زۆر سوپاسان دەکەم دکتۆر ماجد ئەسعاد محەممەد ناسراو بە دکتۆر ملکۆ مامۆستای زانکۆ.